لە ساڵی 2024 زۆرترین کێشە و ئاریشە لە نێوانی حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم و حکوومەتی فیدراڵی هەبووە. قوربانی سەرەکیش هاوڵاتیان و موچەخۆران بوون. موچەخۆرێک دەڵێت تاکو ئێستا هەرێم ئیدارەیەکی شەفافی داهاتی ناوخۆ ناکات و هیچ خەمێکیشی لەوە نەخواردووە ئاخۆدۆخی موچەخۆران لە 2025دا چۆن دەبێت. تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانێت ئیدارەیەکی جوانی یان ئیدارەیەکی باشی ئەو داهات و پارەی بکە کە دێتە بەردەستی بێزگەلەوەی کە لە بەغداوە دێ بێزگەلەوە لەو هەموو داهاتە ناوەخۆیی کێشە تاوەکو ئێستا نەیتوانێت تەواوی مانگەکانی 2024 موچەی موچەخۆران هەرێم دابین بکە. تاوەکو ئێستا هیچ ئامادەکاریەک نەکراوە موچەی مانگەکانی 2024 تەواو نەبووە تاوەکو ئامادەکاری بکرێ بۆ ئەو ساڵ کە موچەخۆرانی هەرێم لە ناو ساڵی 2025 تاوەکو بتوانن موچەی خۆیان وەربرن بە گەشتبینیەوە ناڕوانینە ئەوەی کە حکوومەتی کاربەغڕێکەری هەرێم ئەنجامی دەدات لە بۆ خزمەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵکو بەردەوام قەیرانەکان لە زیادبووندایە کێشەی موچە لە هەرێم چارەسەر نەکرایە تاکو ئێستا. هذا الاتفاق يؤكد الرغبة الجادة والصادقة من قبل الحكومة الاتحادية وحكومة إقليم كردستان. بەشێک لە ڕۆژنامەنووسان دەڵێن لە دوای ساڵی 2005ەوە دەسەڵاتدارانی هەرێم هەر ڕێککەوتنێکیان لە بەغدا کردبێت هاوشێوەی ڕێککەوتنی دوولایانی سیاسی بووە نەک ڕێککەوتنی کۆنکرێتی. بەداخەوە بۆ تاوەکوێستە نەکەوتنە ڕێککەوتنێک بۆی چێشەکان چارەسەربی ئەو ڕێککەوتنانی کە دەکرێت ناگرێنەوە بۆ دەستور تەنها ڕێککەوتنی سیاسی نێوان لایەنە سیاسەکانە بۆیە کە کاتێک بەژەوندیان دەخرێتە مەترسی هەر لایەنێکیا بەژەوندی کەمتر بەردەکەوێتن ئەو ڕێککەوتن هەردەوشێتەوە بۆیە دوازار هەردووشیان یەکتر تاوانبار دەکەن. لە تەواوی وڵاتان و هەرێم و پارێزگاکان هیچ شوێنێک وەکو هەرێمی کوردستان نییە 10 ساڵ زیاتری نەتوانێتن کێشەی موچە چارەسەرکە لە کاتێکە موچە مافێکی سەرەتایی هەموو هاوڵاتیەکی فەرمانبەرە کە ئەو مافەی وەرگرتن لە هەرێمی کوردستانیش ئەمە دەزانین بۆی ئەو ململانی سیاسی یەکێتی پارتی زۆرترین خەڵک موچەخۆرە کە کاتێک موچە دابەش ناکرێت ڕاستەوخۆ گرفت لە بازار و قەیرانی دارایی و ئابووری دروست دەبیتن. موچەخۆران داوا دەکەن ساڵی 2025 ساڵی ڕێککەوتنی نێوان حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم بێت لەگەڵ بەغدا تاکو چی دیکە بە بیانووی ئەوەی عێراق هۆکاری کێشەکانە هاوڵاتیان و موچەخۆران نەبنە قوربانی. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.